بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ضرب كانوا خلقانك ليرو دبي پرسیار دەکەن دەربارەی گۆڕینەوەی پارەیەی کە لە مەخار دەگۆڕێتەوە معاملەی کە دەکرێت و دینار و دۆلارە ئایا جائزە یا جائز نییە؟ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی الصەلاة والسلام هەموو شتێکی بۆ ڕوون کردوونێتەوە ئەگەر خۆمانی لێلا نەدەین. خۆشەویستەکانم، ئێمە چەند مادەیەکی ڕیبەوی هەیە. ئەم مادە ڕیبەویانە هەندێکیان دروستە بەیەکەوە معاملەی پێ بکرێت دەست بەدەست بێ، هەندێکیان دروستە تەخیری تێدا بێ، تەقدیمی تێدا بێ. ئەمما قەزەی دینار و دۆلار چونکە جنسیان یەک نییە، ئەم جنسی دینارە عێراقی ئەو دۆلاری ئەمریکیە دەبێت دەست بەدەست بێ. ئەگەر دەڵێیت لەبەرەوەی حەدیسەکەی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام دەفەرمێت الذهب بالذهب والفضة بالفضة والشعير بالشعير والتمر بالتمر والملح بالملح مثلا بمثل سواء بسواء، أفرمي يدا بيد، فإذا اختلفت هذه الأصناف فبيعوا كيف شئتم إذا كان يدا بيد. أبي زير بزير أمان هم يدروسن زيو بزيو جنب بجنب أمانة بلام أمام وسكي من تنها يشتري دينار ودولار كأمانة صنف يعني يكنية أم دينار أو دولار ودينار في غمري خو عليه الصلاة والسلام دفرمي فبيعوا كيف شئتم، فنوي بيفروشن شون تان أبد بلام شيء إذا كان يدا بيد. إيش شرطكي أوي أبد دز بدز بيد تۆ لێرە دینار تەسلیم دەکەی ڕۆژێک یا چەند ڕۆژێک پێش ئەو چەند ڕۆژێک لە ڕۆژی دوایی لە مەتاڕوەری ئەگری، ئەمە دەست بەدەست نییە. ئەگەر وەرەقەیەکی دەداتێ ئەم وەرەقەیە چەک نییە. ئێمە دوو تەقابوڵمان هەیە لە شەریعەتی ئیسلامە، تەقابوڵی حەقیقیمانەیە و حوکمیمانەیە. حەقیقی ئەوەیە کە تۆ دینارەکە دەدەی کابرا دۆلارەکە دەداتێ، ئەمما تەقابوڵی حوکمی ئەوەیە کابرا چەکێکی دەداتێت. معلومی جەنابتان ئیشکالەکە ئالێرایە، چەک ئەوە چەک نییە، ئەوە وەسڵە. ئەگەر چەک بێ قەرار بێت چەک بێت دەبێت تەسەڕوفی پێ بکرێت، دەبێت لە بازار شتی پێ بکرێت. کابرا چەند جار بینیوانە پارەی کڕیوە پارەی گۆڕیوە چەکێکیاندا چوە لە سووریا لە تورکیا لە ئێران لە بازار ئیشی پێکردو. ئەم چەکە حوکمی هەیە، حوکمی پارەوەرگرتنەکەی هەیە، دروستە هیچ ئیشکالێکیان. بەڵام ئەمەی کە ئەمانەی دەن ئەمە چییە؟ وەرەقەیەک ئەدەنێکەوێتە بابی زەمانەوە. یەکەی بۆیە جایز نییە، ئەمە لە حەدی خۆی دەرەچێ و لە حەدیثەکەی پێغەمبەریش دەرەچێ عەلەیهی الصەلاة والسلام. لحديث كثيرة كبيغمبري خو عليه الصلاة والسلام دفرمي الذهب بالورق ربا إلا هاء وهاء. بيغمبري خو أونا دقيق وفرمي إلا هاء وهاء بيقرا ها توش بيقرا أبي أو ها بمشي ويدرس مع عملش كما عملية الربوية بخاتي خوا إنسان دخواب تسيبهم وشويشي زوربي زوري وبراني أما بو عمره أشن بو مالك باك أشن أبي مالك باك بري. إن الله تعالى طيب لا يقبل إلا طيبا. بيغمبري خو عليه الصلاة والسلام فرمي إخواي خوای پەروەردگار خاوێنە لێش دووەر ناگرێت ئیلا خاوێن نەبێت. تۆ ئەبێ بچی بۆ ماڵێک بەچی ئەچی بە ماڵێک دەچی کە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام نەهی لێ کردووە کە حەدیثی لەسەرەوە چەند حەدیثێک. خۆشەویستەکانم، هیچ بابێ وەکو بابی ڕیبا نییە. خوای پەروەردگار لە دوو کاتا ئێعلانی شەڕی کردووە لەگەڵ بەندەکان. یەکێکیان لەوە لەگەڵ ڕیباخۆرەکانە. يا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله. فالمجال بدس هالناقدين للربا فريق إعلان شركا مرام بالخواب في غمرك. وإشكالك الإشكال كان يتر أويك طرفي سامي تدا كفتوا درا ولا ثروا حسب معاملة لو باب الربا ويانا لو ما الربا ويانا حد كاتي طرفي سامي تيكو دبيب الربا أورون وأشكالك كطرفي سامي تيا جاري ويا طرفي شوارع مشي تيكو ككومبانيا وشركة كي. تو أشي بو كوي أشي بو خالد رازي ويا خالد خطوركي بو كاميان أشي. هجا كابرا باري بيه بو هموشتيك. بۆ سەفەر و سیاحە پێێتی، بۆ سەفرە ڕازانە بۆ موبایل و بۆ ئەشیای ناوماڵ و بۆ حەجل و بەرگ و هەرچی بێ پارەی بێ. ئەمە بەس بۆ سەفەرەکە ئیلا بێ بۆ دوو وەرەقە خۆی تووشی ئەم ڕیبا خواردنەکە. ئەگەر ناو ینی کۆمەڵێ برا سان لەسەر کردووە بەڵامەوەی کە بن بەلامەوە زۆر مەبەستمە کەڕوونی بکەمەوە بۆتان. خۆشەویستەکانم، ئەمە چەک نییە کە ئەدەنێ. ئەگەر چەک بێت دروستە هیچ ئیشکال، بەڵام ئەمە وەسڵێکەم وەسڵ هیچ تەسەڕوفێکی پێوە ناکرێت. بۆ ئینسان لەخوا بترسێت ئەگەین وەلی قای خوا بخوا لە هەمومانە پێچێتەوە ماڵی خوای شەچین دنیا ئەوەش ناهێنێ. خۆشەویستەکان و بەڕێزەکان، وصلى الله وسلم على سيدنا